دەستپێکێ ئەم باسە عێریشێ داگیرکاریە بکن ئەف چار ڕۆژە عێریش لەسەر گەڕێ هەبوو لێ دەوڵەتا ترکشی دیار کرد و ئەو بنکەتنە لە گەڕەیە ئەم دخوازن هینکە بەحسا بنکەفتنێ بکن کەرێم کنەمە گۆفتارە ڕاستە لە چەند ڕۆژی ڕابردوو لە دەی شوباتێ هێرشێکی بەربڵاو لە لایەن چەتەکانی تورکیاوە بۆ سەر باشووری کوردستان هات و منتەقەی ناوچەی گاری ئەوانە هێزدا بەزان دەوڵەتی تورکیا و ئەوە کارێکی زۆر نامرۆڤانە بوو و ئێمە بە شادیەوە ئەوڕۆ دەتوانین بڵێن کە ئەو هێرشەی دەوڵەتی تورکیا شکستی هێنا و ئەوان گەڕانەوە بۆ دواوە و بە حیمەتی گریلاکانی کوردستان ئەوان نەیانتوانی کە سەرکەوتنێکی وا بەدەست بێنن ئەوەی کە من ئەو ڕۆکانە بیستومەوە دەزانم ئەویش ئەوەیە کە لە ئەسڵدا ئەو هێرشەی دەوڵەتی تورکیا بۆ ئەوە بوو کە کۆمەڵێک زیندانی خۆیان ئاژان و پۆلیس و ژاندەرم و ئەوەی تورکیا 4-5 ساڵ بوو لە لای گریلاکان بوون ئەوان ویستیان کە ئەوانە بفرێنن و دەستوریشان پێبوو ئەگەر نەتوانی بیان فرێنن و نەکارن بیان بن لەگەڵ خۆیان ئەوە هەمویان بکوژن و ئەوەشان کرد بەڕاستی ئەوان نەیانتوانی بە بەرگریک و مقاومەتێکی زۆری گریلاکان لە شاخی گارەیە لەو شۆنانەی کە گریلاکان لەوێ سەنگەریان هەبوو ئەوان توانیان کە پاشەکشە بکەن بە هێزی کۆماندۆی دابەزێنراو لە ئاسمانەوە تورکیا و زەربێکی زۆریان لێدان و خۆیان لە ئەنقەرە ئیعترافیان بەوەی کرد کە چەندین لە بەرز و فەرماندەیان کوژراوە و ئاخرەکەشی ئەوان لە بەچڕی زۆر بەچڕی ئەو زیندانەی کە زیندانیەکانی خۆیانی تێدا بوو منداڵەکانی خۆیانی تێدا بوو و ئەوان بەچڕی ئەویان بۆمباران کرد بۆمبارانێکی زۆر چڕ و لە ئاکامدا هەر هەموو زیندانیەکانیان کوشت تا زیاتر لە 12-13 دانە زیندانی لەو ئەشکەوتەدا بوون کە خودی تورکیا ئەوانەی کوشت و ئەوە حەقا هەرچەند برادرانی کەزەکە برادرانی قەندیل هەر لە زۆوە لە پێش دەی شوباتەوە هاواریان کرد کە ئەو هێرشە بۆ ئەوەیە کە ئەوان بێن کۆمەڵێک سزمی خۆیان بەرنەوە و ئەوان ئەمریان پێیە ئەگەر بۆیان نەکرا بیان کوژن هەمویان بکوژن و ڕەحم نەکەن ئەمن لە ئەو ڕۆکانە لە شاهیدێکی کە لەوێ بۆ کە بەیانی زوو تەلەفۆنیان بۆ کردم و خۆی بۆی باز کردم و ئێستاش دەنگەکەی لە لای منە دەڵێ ئەوان بە حەدێک ئەوەندە بە چڕی ئەو ئەشکەوتە و ئەو شاخەیان بۆمباران کرد کە کەس نەدەتوانێت لێ بە زیندوی بێتە دەرێ بۆیە ئەوان ئەویان کرد کە دیلەکانی خۆیان کە خۆیان بۆ زەیشی خۆیان بوو 4-5 ساڵ بوو لە لای برادرانی فەکەکە بوو هەمویان بکوژن وان ئەوڕۆ ئەوە لەلایەن عایلە و دەنگی داوەتەوە کە ئەو دیلانیان لە هیچی خۆڕایی کوشتەوە خۆدایانتوانی بە دەوڵەتێکی سێهەم بڵێن بە هێزێکی لایەنێکی بێلایەن بڵێن و بتوانن لەگەڵ یەکێت لەگەڵ پەکەکە یا لەگەڵ کەرجەکە مفاوزات بکەن و ئەو دیلانە بدرێن یا ئەو دیلانەوە بگۆڕینەوەیان پێ بکرێ ئێوە دەزانن کە بە سەدان خەبات کرد و بڵە بە هەزاریش خەباتکاری باکووری کوردستان ئێستا لە سندانەکان و لە سزنەکانی ئاغای ئۆردۆغاندان و دەکرا ئێمە لە کادرە گەورەکانمانەوە هەتاکوونێ بچووکەکان هەتاکوونێ کادری وەسەد هەمویان گرتوون و دەکرا ئێمە گۆڕینەوە بکرێت و دەکراکە ئەبە و شێوەیە ئەو هەموو پارە و پول و سەروەت و سامانی خەڵکی تورکیا لەو 3-4 ڕۆژەیدا سەرفی هێرشێکی بێمەعنا کرا بێمەعنا ئەو هێرشە هیچ ئەنجامێکی نەبوو بەغێر ئەوەی کە 15 دانە دیلی سەربازی تورکی و جندی و ژاندەرمی تورکی و تەنانەت پۆلیس کە چەند کەسێکیشان پۆلیس بوون ئەوانە لە ناوچوون ئەوە پێویستی بەو هەموو هێرش
لەشکرکەشی و هاتون و ڕۆیشتن و تەیارە و فڕۆکە و F-16 و چی ئەوانە نەبوو و دەکرا ئەوە بەڕێگایەکی لەباری ئەمنیستیەوە لەلایەن نێونەتەوێەوە ئەو ئۆرگانانەی کە هەن و خۆ زۆریش خێرخوازن دەتوانن کار بکەن ئەو دیلانە ئازاد کرابان بەداخەوە دەوڵەتی تورکیا گەیشتۆتە جێگایەک گەیشتۆتە حاستێک کە وەک شێتان دەڕواوە هۆشی نێوە وەک شێتان کارەکانی دەکا دوایش ئەوە تا کارەکانی بۆ ناکرێت ئەوە تا ئاوا بە شکست دەگەڕێتەوە ئەوڕۆ لە ئەنقەرە شکستێکی گەورەیە زۆر گەورەیە بۆ دەوڵەتی ئۆردۆغان و بەتایبەت خولوسی ئاکار کە هات و ئەو پلانەی دانا ئەو پیلانەی جێڕا لەگەڵ بەغدا و لەگەڵ بەداخەوە لایەنێکی کوردیش بەێ ئەv کوشتنا دیلگرتên destê pêkekê û paşkê de di aliyekî de jî dibe sûcekê hukûkî jî من چاک وەرنەگر پرسیارەکە زیانخان dengêm tê باڵە دەنگی تۆ دێ بەڵێ kuştina van dilgirtên devleta Tirk di destê pêkekê û paşkê de di aliyê hukûkî de hûn çawa dinirxînin ئەمە گوتم لە ئاەتی حقوقی و ئینسانی و مافی مرۆڤدا کارەساتێکی زۆر پیسە زۆر قێزەونە کە حەقا ئێوە ڕۆژنامەنووس میدیاکار ئێمەمانان ئازادی خوازان ئاشتی خوازان هەموو ئەوە زۆر لە سەتحێکی گەورە لە دنیادا باز بکەین هەمومان کە دەوڵەتی ئۆردۆغان شێتە ئۆردۆغان کە دەستی داوەتە کارانێکە هیچ بۆنێکی لە مرۆڤایەتیدا نییە هیچ بۆنێک لە مرۆڤایەتی نابە بۆیە ئەمە حەقا ئەوە زۆر ڕیسوا بکەین و ئەو ڕۆکانە هەموو خەباتکار و کۆمەلگای مەدەنی و کۆمەلگای ئاشتی خواز و هەموو هێز و ئۆرگانەکانی ناو جیهانی کە داوای ئاشتی دەکا ئاگادار بکەینەوە کە ئەو کارێکە لە دەی شوباتەوە دەوڵەتی تورکیا بە هێزی فرۆکە و کۆماندۆ و چی کردی بۆ سەرچیای گارێ هەر بۆ ئەوەی کە 12 دانە دیل بکوژێت ئەمە ئەو پەڕی قێزەونیە ئەو پەڕی پیسێ ئەو پەڕی بێڕەحمێ و ئەمە دەبێت ئەوە لە قاو بدەین و بەڕاستی نەوەستین و هەموو دنیا ئوروپا بە تایبەت کۆمەلگای ئوروپا کۆمەلگا سڵح ئاشتی خوازەکانی ئوروپا و دنیا ئاگادار بکەینەوە کە فەرمونون ئەوە دەوڵەتی ئاغای ئۆردۆغانە ئەوە حتا ڕحم بە ڕۆڵەکانی خۆی ناکە حتا ڕحم بۆ کەسانە ناکە کە خەباتیان بە شەڕیان بۆ کردووە هاتون شەڕی وڵاتانی تریشیان بۆ کردووە ئەو ڕۆکانە کە دیلن هاتون ئەوە دەکەن ئەوەی کە ئەو دەیکە ئۆردۆغان دەیکا لەو چەند ڕۆژەیدا بەنسبەت بەرامبەر ڕۆڵەکانی خۆی بەرامبەر خەڵکی خۆی من دڵنیا دەکەم لە مێژوودا نە هیتلێر کردوێتی نە ستالین کردوێتی نە خومینی کردوێتی نە سەدام کردوێتی ئەوان هیچ نەبێ عەتف و ڕحمێکیان هەیە بۆ دیلەکانی خۆیان هەبوو بەڵام ئەو ڕەحم و ئەوەشینێ دەڵە بابیان کوژین بەڵام وەدەستی پەکەکە وەدەستی گریلانەکەون ئەمە زۆر قێزەونە بەێ ڕۆلە پێدەکێت van ێریشە de çi awayî bû niha nekokên di navbera devleta Tirk û pêdekê pêk hatine gelo نا ئەوەی کە بەڕاستی جێگای ئەسەفە زۆر جێگای داخە ئەویش ئەوە بوو کە من یەکشت دەڵێم دیسانەکانە کە ئەویش ئەوەیە کە دڵنیا بن عالەم دڵنیا بێ هەموو میلەت دڵنیا بێ ئەم هێرشە بەرفراوانەی دەی شوبات بۆ سەرچیای گارێ بەبێ یارمەتی کورد نەدەکرا ئیمکانی نەبوو ئەلەو چیایە چونکە خەڵکانێکە ئاشنان بە وەزعی جغرافیای منتەقاوە دەزانن کە ئەمە نە لەسەر سنوورە دارێ نە لە نزیک سنووری تورکیایە لە قوڵاییە و زۆر دوورە و شاخێکی زۆر سەختە تەنانەت زۆر کەس پێی دەڵە قەندیلی دووهەم ئەمە بەبێەوەی کە چەند جوندێک و چەند کۆماندۆیەکی ناشارەزا بە منتەقەکە بە جغرافیاکە دێن ئاوا هەڵدەبنە سەر ئەوە بەبێەوەی کە هێزێکی ناوخۆ دەستێکی پیس دەستێکی چەپەڵی ناوخۆ یارمەتی ئەوانەی نەکردبێت مستەحیلە ئەوان بتوانن ئاوا بە ئاسانی بێن و تەنانەت ئێمە معلوماتی ئەوەشمان هەیە کە
هەموو فەرماندەهی ئەم هێزانە لە دەیەکی بۆ لە گوندێک بۆ کە لە ژێر سەیتەرە و لە ژێر حکومڕانی بنەماڵەی بارزانیدایە و بۆیە ئەمن لێرە بە سەراحەت دەڵێم ئەو کارێک کە دەوڵەتی تورکیا زۆر فاشیانە کردی هەمووشی ئەنجامەکەیەوە بوو 12-13 دانە دیلی خۆی بکوژێت ئەوە بەبێ یارمەتی بنەماڵەی بارزانی نەدەکرا. بله پشتی وی بن کفتنا دولتا ترک و دولتا ترک بره خو بده کودریان جی ای چی بکه؟ دەوڵەتە تورک ئەم ڕۆکانە هیچ ڕێگایەک نییە هەموو ڕێگایەکی قێزەون و پیس و فاشیانەی بەتاقی کردوێتەوە لە ماوەی ئەو 15 ساڵی ئاخێدا خودی ئاکپارتی خودی ئەنقارە خودی میلەتی تورکیا باش دەزانن کە تووشی سەرکردەیەک سەرۆکێکی شێت بوون ئۆردۆغان تووشی شێتایەتی عەزەمەت تەڵەبی بووە تووشی ئەوە بۆ کە ببێتەوە سوڵتان تووشی ئەوە بۆ کە تەواوی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کوردستان بە کەرکووک بە عێراق بە سووریا بە ڕۆژاوا بە ئەوانە بێنێتەوە ژێرباری خۆی تەنانەت تەردۆینە شێوە پێرە شەوێ لە تەلەڤیزیۆنی ڕەسمی خۆیان لە تەرەتا بەرنامەیەکی گاڵتەجاری کۆمێدیایەکی زۆر قێزەونیان دروست کردەوە کە لە ماوەی چەند ساڵی داهاتوودا ئەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ئەفریقاوە بگرە تا دەگاتە هەمووی لوبناان و یەمەن و چۆچۆ و ئێران و ببوورە عێراق و سووریا هەمووی دێتەوە ژێر چۆکی ئیمپراتوری تازەی عوسمانی بە نێوی ئاغای ئۆردۆغان ئەمە خۆی لە تەلەڤیزیۆنی خۆیان ئەو پیلان و ئەو نەقشەی بڵاو دەکەنەوە کە چۆن لە چەند ساڵی داهاتوودا خەریتە و جوغرافیای هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاغای ئۆردۆغان دەهێنێتە گۆڕین و ئیمپراتورەتێکی گەورەی عوسمانی دووبارە بۆ خۆی ساز دەکات بەڕێی من ئەوە فقط و فقط دەبێت جیهان دیپلۆماتکاران سیاسەتبەداران سەرکردە و زەعیمەکانی دەوڵەتە گەورەکانی دنیاە بێن دابنیشن و بگەنە قەناعەتێک کە ئەمڕۆ جیهان ئەمڕۆ دنیا تووشی شێتێک بووە کە لە بابەتی شێتایەتی سەردەمی هیتلێر و ئەوانەوە ئەوە خەتەرناکە لە ناوچەکە هەزاران خەڵک بە کوژ دەدرێ هەزاران خەڵک برسێتی دەچێژرێت و بۆیە ئەمە ئەو ڕۆکانە ئاغای ئۆردۆغان نەتەنیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەموو جیهان جێگای خەتەرە مەوجودێکە مرۆڤێکە نەبێ باشترە لە بوونی و بۆیە دەبێ ئەوڕۆ ئێمە وەکو لۆبی وەکو خەڵک دەبێت زۆر کار بکەین و لەگەڵ دۆستەکانمان لەگەڵ ئەوانەی کە عەتب و سۆزیان هەیە بۆ دۆزی کورد بینە سەرخەد و پاڵیان پێوە بنین کە ئەی هاوار فەرمونون وەرنە پێشێ دنیا لە خەتەرێکی گەورەدایە ناوچەیەکی پڕ لە بخێر و بەرەکەتی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست پڕ لە مرۆڤ پڕ لە شارستانیەت پڕ لە خۆشی پڕ لەوەی کە گەلام پێکەوە دەژینە تۆ بزانە لە کوێی دنیاە وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیان نەتەوەی جیاواز لە کورد لە عەراب لە تورک لە فارس لە چەرکەس لە کلدانی لە مەسیحی لە مسلمان هەموو بەیەکەوە دەژین تو وڵانە وڵاتێکی وەکو لوبنان وڵاتێکی وەکو سووریا زانە چەند نەتەوە بێتوانن پێکەوە بژین ئەمە خەتەرێکی گەورەیە ئەو ئاغای ئۆردۆغانە ئاگرێکی کردوێتەوە کە لە داهاتوودا هەمووی ئەو نەتەوانە دەبن بە دوژمنی یەک هەمووی ئەو نەتەوانە دەیەک بەردەبن ئەمە زۆر قێزەونە ئێمە ئەو ڕۆکانە دەبێت لە پاپای واتیکانەوە هەتا کوونێ سەرۆک کۆمارەکانی ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا و ئوروپا هەمووان بێنین و بەڕاستی پێیان بڵین سینگیان بگرین ڕایوەشێنین کە کاکە ئێوە نووسون ئێوە لە خەودان کاکە ئاگرێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەتەنیا مەسەلەی کورد بەڵێ ئەوە تا نمونونەکانی ئەوەی کە چی لەسەر مەسەلەی کورد کردووە تۆ وەرە بزانە لە وڵاتێک کە خەڵک بە دەنگی ئازاد هاتۆ حیزبێکی ئازادی مەدەنی دەنگی بردووە ئەوە ئێستا سەرۆکی ئەم حیزبە برای بەڕێز کاکسەلا دەمیرتاشی بە زیندان کردو لە کوێی دنیا ئەوە هەیە لە کوێی دنیا ئەمە بەغیر ئەس دیکتاتۆریەتێکی 100% نەبێ هیچ شتێکی دینە و لە دیکتاتۆریەت دەرچۆ گەوتۆتە شێتایەتی کەوتۆتە ئەوەی کە ماخولیای ئەوەی کە
ئەو زەعیمە ئەو سوڵتانە ئەو دەتوانێت جیهان بگرێ ئەو دەتوانێت ناپلۆن بێ ئەو دەتوانێت هیتلێر بێ ئەمە خەونێکە کە دنیا دەبێت لێ بترسێت نەتەنیا میلەتی کورد بەڵام میلەتی کورد لە پێش هەموواندا قوربانی ئەو سیاسەتە چەپەڵە و سیاسەتە قێزەونەی ئاغای ئوردوغان و حیزبەکەی ئاک پارتیە تۆ وەرە سەیر کە تەنانەت دەناو حیزبەکەی خۆیدا خەڵک هەیە کە لەگەڵی نییە مرەتەب انشقاق دەبێ بەڵام ئەو دیکتاتۆرەتێک و ژیانێکی پۆلیسی استخباراتی لەناو تورکیادا دروست کردووە کە خەڵک ناوێری قسە بکات. بله بنکفتنه gelek mezin jiyan kir devleta Türk lê hîna jî xeterî li ser şengalê başê Kurdistanê Rojavayê Kurdistanê jî heye hûn ji bo vê çi dixwazin vê biçin? بەڵێ یەکێک لە ئامانجەکانیان ئەوە بوو ئەگەر هات و زۆر بەڕاحەتی چیای ئاگرێ و ئەو ناوچەیەیان کرد و شاخی پێرێس و ئەوانیان بە ئاسانی گرت و توانیان بنکەی لێدا بنێن و توانیان بمێننەوە ئەوە بە دڵنیایی لە هەنگاوی دووەمدا لە هەنگاوەکانی تردا ئەوان لە مێژە تموحیان لە شەنگار کردووە و دەیانەوێ هێز لە شەنگاردا مەزرێنن بە شەنگار بەو دەردە بەرن کە بەسەر ئەفرینیان داهێناوە بۆیە ئەمە جێگای زۆر خۆشحاڵێ ئەوڕۆ بۆ نەتەوەکەمان بۆ نەتەوەی کورد بۆ دەستخۆشی لە گریلاکان لە چیاکان لە کچ و کوڕانی گریلایی کە ئەو شەڕەیان کردوە ئەو شتیان بە تورک نیشاندا کە نەخێر کوردستانگرتن ئاوا ئاسان نییە کوردستانگرتن دەبێت سعری خۆی بدەیت دەبێت زۆری بۆ دابنێت ئەمە دەستخۆشێکی گەورەی دەوێت و ئەمن پێم وابێت دوای ئەو شکستە گەورەیان و ئەو سەرکەوتنەی گریلا ئەوان ڕەنگە جارێ خەیاڵی جارێ ناڵم بۆ هەمیشە چونکە ئەوان تموحێکیانەیە حتا ئۆردۆغان بمێنێ لە ئەنقەرا ئەمە ئەو خەتەرانە هەموو ڕۆژە دەبینین ئەو شێتایەتیانە دەبینین حتا ئەگەر ئۆردۆغان سوور بزانێ کە دێتە شەنگار و هەزاران جوندی پۆلیس کۆماندۆی تورکی دەکوژرێت ئەو چۆتە ئەو شێتایەتەی دەیتا چونکە ئەو مەبەستی میلەتەکەی خۆی نییە مەبەستی ئەوە نییە کە سەرباز و دایکی سەربازێکی تورک جەرگ سوتاو دەبێت و دڵی بریندار دەبێت ئەو مەبەستی ئەو شتانە نیە مهم ئەوەیە کە ئەو لە سەرکەوتنێکی مەقتەعی سەرکەوتنێکی کاتی بەدەست بێنێ بۆ عەزەمەت تەڵەبی خۆی بۆیە ئەوان بە دڵنیایی تەماحی شەنگاری لە مێژە دە بەرنامەیاندایە بەڵام بەو حرەکەتەی ئەو 4 ڕۆژ 5 ڕۆژەی دوای دەی شوبات ئەوان پێم وابێ ئەو جارەکانت ئیسێک دەکەن و تەوەقوفێک دەکەن و بە خۆیاندا دێنەوە کە کاکە گرتنی شەڕ لەگەڵ گریلاکان ئاسان نییە بەڵام بۆ ئەو کارە ئێمە دەبێت پێش هەموو شتێکدا ریزەکانی کوردمان یەکخەین ریزەکانی کورد بە تایبەت چونکە شەڕەکە فقط و فقط لە منتەقەی جغرافیایی پەکەکەدانە خۆتان دەزانن کە هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستانیش دەسەڵاتێکی تێدایە و 2 دەسەڵات 3 دەسەڵاتیشی تێدایە و بەڵام بەداخەوە بەشێک لەو دەسەڵاتە کە حیزبەکەی بارزانی بێت بەداخەوە لەگەڵ دەوڵەتی تورکن و من لێرەوە دەڵێم باشترە بۆ میلەتی کورد لەوە دواوە وەکو کورد باسی حیزبەکەی بارزانی نەکە چونکە ئێوە دەزانن لە قەدیمیشەوە کە سوڵتانیەتە بۆ و ئیمپراتۆریەتەکانی سەفەوی و قاجار و عوسمانی شتیواشە بۆ ئەوانە هەمیشە و دایم لەو ناوچانەی کە گرتوویانە وڵاتێکی وەکو مەغریبیان گرتووە وڵاتێکی وەکو یەمەنیان گرتووە خودی خەڵکەکەی وێ بوون بەوالی یعنی خودی خەڵکەکە بوون بە نوێنەری دەوڵەتی عوسمانی ئێستا ژەوڕ دەبێ من ڕۆشنبیر و نوخبەی کورد هاوڵاتی کورد ئاواز چاولەوەی بکە کە کاکە ئەمە کورد نییە لە هەولێرە دەسەڵاتیە بەڵکو نوێنەرێکی عوسمانین بەڵکو نوێنەرێکی ئاغای ئۆردۆغانن بەڵامی تر زمانەکەیان کوردە یا دایکیان کورد بووە بەڵام بە هەرحاڵ ئەمن ئەوانە وەکو والی عوسمانی چاولێ دەکەم لە مێژە و دەبێ حیسابی ئەویان بۆ بکەین کە تورک ئەو ڕۆکانە لە هەولێر دەسەڵاتی هەیە لەلایەن دەسەڵاتەکەی لە تەریقی کابرایەکی ئەنقارایی یا ئیستانبولی نییە کابرایەکی تورک نییە کابرایەکە کە عوسمانیە بەڵام زمانەکەی کووردە ناویشی ئەلبارزانی بەڵێ gelek spas dest xweş.